کەلار پایتەختی جوانی قەڵای بەرزی شێروانە ئێمە جوانەکەی شارەوە کێڵگەها مرواری li Kelar li Germiyan. Di Mêdîn Kurdistana Rûdawê de vedîne. Kelar dikeve ser sinûrê Rojhilata Başûrê Kurdistanê. Bi navçeyeka germ tên askirin. Xelkê bajarî jiyaneka sade derbas dikin. Giringî jî bê cûtkarî û bazirganiyê didin. Kela Şêrwane dikeve bajarê Kelarê navçeya Germiyanê. Li vê derê plên germatiyê nêzîkî 5 plên germatiyê ne. Li aliyekê din çêlên Holstein yên Holandî di 18 plên germatiyê de jiyanê dikin di normal de. Gencek û bazirganekê evî bajarî bajarê Kelar li Kelarê kêlgeheka mezin vekiriye û tê de çêlên Holstein tê de amade kirîne û berhev kirîne. Ev çêlên henê rojane şîrî berhemtînin bi navê mirwarî farm. Şîr û berhemên şîrî anku şîrmeniyan et wê derê de durust dikin û li navçeya Kelarê û Kurdistanê û Iraqê jî de belav dikin. Di Mêdîn Kurdistana îcar da min li bajarê Kelarê ne li gel me bin em ê mirwarî farm nîşanî hewa bidin. Kêlgeha mirwarî yan jî mirwarî farm li ser roberê 750,000 metrên dûca hatiye avakirin. Ev kêlgeh xwedî 740 yan jî manga ye. Rojane 10 tonên şîrî berhemtîne û dike berhemên spiyatiyan. Kêlge û projeyê mirwarî farm دروستمان کردووە لە گەرمیانە جێی شانازیە بۆ گەرمیان و بۆ کەلار کە پرۆژەیەکی لەو شێوە دروستکراوە لە گەرمیان کە توانایەکی زۆر باشی هەیە و توانیەتی مەوادێکی بێ مەوادی حافیزە و مەوادێکی فرێش کە لە شیری مانگا دروستەکرێ هەموو بەرهەمەکانمان بخێنە بازاڕەکانەوە و هیوادارین بتوانین هەموو تەغزەی هەموو شوێنەکانی عێراقیش بکەین و ئێستش فرۆشمان زۆر لە شارەکانی کوردستان و عێراقەیە بەڵام تەمەناکەین بگەینە هەموو جەمسەرەکان و هەموو شوێنەکانی عێراق و ئێمە توانیمانە لە ماوەی 2 ساڵە پرۆژەکە دروستکەین بوون لە 2020 مافقەمان وەرگرت تا 2022 پرۆژەکە تەواو حاضر بوو لە 2023 توانیمان دەست بە ئینتاج بکەین. ئێستا تقریبان زیاتر لە ساڵێکە ئینتاجمان لە بازاڕایە بە ئینتاجەکانیشمان زۆر باشن ینی هەمووی بەرهەمی کوالێت بەرزن لە شیری طبیعی دروستەکرێن. Gavdarî kargeha şîrmeniyan cûtkarî û amadekirina alîkî û belavkirina berhemên kargehê beşên serekî yên mirwarî farm e. Ev dibe yekemîn kêlgeh li devera Germiyan û dibe duemîn li tevaya Herêma Kurdistan û Iraqê. گەرمیان لە ڕووی زەویەوە گرانگترین نرخی زەوی هەیە لە ڕووی گەرماشەوە بەرزترین پلەی گەرمی هەیە
کەمە یەکێکە لەو گرفتانەی کە زۆر کەس بۆ کەرتی کوشت و کاڵ مەترسی لەسەری هەیە و داهاتووی دیار نییە، بەڵام خۆشبەختانە ئێمە لەوە شانە سەرکەوتوو بووین و چەند پرۆژەیەکمان کرد، لەوانە پرۆژەی مرواری، پرۆژەی کارگەی قاچێک، پرۆژەی کارگەی زەیتی زەیتون، چەندین هەڵهەنەری جوجک کە لە سنوورەکەمانە ئێستا لە کارران خۆشبەختانە لەو پرۆسەیە سەرکەوتوو بووین و ئێستا ئەتوانم بڵێم گەرمیان خاوەنی چەندین کارگەیە کە ئەتوانم بڵێم لە داهاتوودا کاریگەریکی تەواوی ئەبێ لەسەر کەرتی ئابووری لە ناوچەکەمانە و ئابووری ناوچەکە بەرەوبەرزتر بباتەوە و دوورکەوینەوە لە کەرتی نیشتەجێبوون. شیر، آب ماست، دو. پنیر به چند جورا، ماست به شێوەیەن جودا، رینێ گیانەوەران و قەیماغ و لەبنە بێ مادەیەن پارێزەر ئەف کێڵگەهە دروست دەکەن. ئێمە لە پرۆژەی مرواری فارم کە لە ساڵی 2022 مەزرا لێرە لەسەر ڕوبەری 300 دۆنم زەوی کشت و کاڵی. ئەم پرۆژەیەکێکە لەو پرۆژە تەواوکاریانەی کە بەش لە چەند سێکتەرێک خۆیە بینێتەوە، وەکو سێکتەری کشت و کاڵی کە دابینکردنی ئالیکی بۆ ئالیکا بۆ ئاژەڵەکانمان لەگەڵ بەشی سامانی ئاژەڵ کە لە ئاژەڵەکان خۆیەگرێتەوە کە لە دوو جۆر مانگای هۆڵشتاین بڵێن لەگەڵ جێرسی کە لە وڵاتانی ئەڵمانیا و ئەوروپا بەعام بڵێن بەکشی هێناومانن کە نزیکەی 700 سەر حیوانمان هەیە ئێستا و لە ڕۆژانە توانای بەرهەمێنانی 10 تەن شیرمان هەیە لە بەشی گاوداری بڵێن بەشی مانگا بەخێوکردنەکان. لەگەڵ ئەوەشتا بەشی پیشەسازیمان هەیە کە سپایەتی بەشی دروستکردنی سپایەتی و تاجی سپایەتی هە لە جۆرەکانی ماستا و بڵێن لەگەڵ جۆرەکانی پەنیر، لەگەڵ ڕۆنی کوردی، لەگەڵ شیری فرێش. ئەم ماوادانە ئێمە کە دەتوانیمانە بە شێوەیەکی باش بەبێ ماوادی پارێزەر، بەبێ ماوادی جەلاتین، بەبێ پاودەر بتوانین ماوادێکی فرێش بخەینە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق. گاوداری دبە یەکەم قۆناغا vêkelgehê. دوو جۆرên cêlan yên Holstein yên Holandî û cêlên Jersey yên Danîmarkî tê de bixwedî dikin. Sê hol di nava beşê gavdariyê de hene, her holekê ji wan jî cihê 340 cêlan e. 700 çêr li ser sê holan hatîne parvekirin, îldûv, temen û corê wan. Başa kak Abdullah kabû min behs bike. Yani plên germatiyê derve nav kelarê da ser û 45 plên germîne. Nihal verê çend e? ئێستا لێرە لە دەرەوە سەر و 45 پلەیە، بەڵام ئێستا بە دوای مادووبوونێکی زۆر توانیمانە بێنە 25 پلە بۆ 26 پلە ڕابگرین بەبێ سیستەمێ فێنکردنێ ها؟ بەڵێ gelek başa. Başa çend mangal nav projeyê da hene? Çend çêl? 700 چێلی لێیە. دا بەش دەبێت بەسەر سێ بەشدا. تقریبان 160 مانگای شیردەرن. شیریدەن؟ بەڵێ 115 بۆ 20 گۆلکە، 115 بۆ 20شی بە پێی سیستەمی عالەمی لە کاتی زاوزەیان و وشکن شیر نادن. شیر نادن. بەڵێ. باشە. بژین چێلên we mangên hewe ew ê nihal verê xwedî dikin. Çi cûrekin? لەم پرۆژەیەدا دوو جۆر هەیە. We du cûr hene? بەڵێ. یەکەم هۆڵشتاین. هۆڵشتاین ناودارە ها؟ ناودارە بەڵێ هەموو جا هەیە. دووهەم جێرسی. جێرسی. ئەم هۆڵشتاینات هۆڵشتاین هۆڵندیە جێرسی کیش دەوڵەتە؟ هۆڵندیە دانیمارکیە جێرسی. دانمارکی. بەڵێ. باشە. ئەم هۆڵشتاینە فەرقی زۆرە. چ فەرقی؟ هۆڵشتاین هەیکەلی گەورەترە، پێویستی بە خۆراکی زیاترە، تقریبان ڕۆژانە 45 کیلۆ خواردنی دەوێت. 45 بژین خواردنە ئاڵێکی تخۆ. ئالیکی دەوێت. باشە. شیرێکی زیاتر دەدا. بەڵێ کە شیری زیاتریدا پرۆتین و چەوری شیرەوەی کەمترە. کەمترە. بەڵام جێرسی تقریبان ڕۆژانە 25 بۆ 30 کیلۆ ئالیکی دەوێت. زۆر کەمترە. کەمترە. بەڵام چەوری شیر و پرۆتینی لە هۆڵشتاینەکە زۆر زیاترە. باشە. بێژین ئاڵێکی سیستەمی خواردنی چەوەیە؟ سیستەمی خۆراکمان لەلایەن مهندسانی مهندس و دادەنریان دازیارانەوە. باشە. ڕۆژانە 3 کات خۆراکی دەدرێتێ و 3 کاتیش دەبرێتە دۆشین. باشە. چەوانە و کاتە چەوانە؟ کاتی دۆشینمان
چواری بەیانی 12 نیوەڕۆ هەشتی ئێوارە نسبەت هۆڵە نوێن خۆدیکردنی چەندن هەر هۆڵێک تەقسیم بۆ بەسەر سێ هۆڵدا هەموو مانگاکانمان باشە ئەم هەر هۆڵ هۆڵێکیش دوو بەشە هەر هۆڵێکیش دوو بەشە هەر بەشێک ئەم هۆڵە 300 تێدایە 150 بە 150 150 هۆڵی کەشمان هەیە ئەو 250 تێدایە هۆڵێکی کەشمان هەیە ئەوە هی وشکە 150 بۆ 160 گاوی تێدایە مانگای تێدایە باشە کارکردن و معاملەکردن بێژین لەگەڵ ئەم مانگانە چۆنە بەڕاستی زۆر سەختە لە گەرمایە زۆر کێشەمان بۆ بێ بۆ فێنکەرەوە ئەوانە لە سەرماشدا هەر بە هەمان شێوە بۆ سەرما تۆزێک باشترن بەڵام لە گەرمایە زۆر عەزەتمان دەدەن ئەو هەمووشیان وەکو ئەگەر ببین ئەو سانسۆرانیان لە ملدایە باش ئەف سیستەمە چتکە ئەو سیستەمە پێت دەڵێت ئەو مانگایەکە کەی کاتی تەلقیحێتی زاوزێ شیر چەند دەدات نەخۆشی هەیە نیتی یان کەی نزیک بۆتەوە کەی بزایە کەی گۆڵ دەر و یعنی ئەمشین بژین هەموو داتایەکت هەموو داتایە ئەو ناو جسمی ئەو مانگای هەمووی دەخێنەوە دەدا کۆمپیوتەری ئەوە لە کۆنتڕۆل دەکەن لە کۆنتڕۆلدایە کە نزیک بووە بۆ نمونە کاتی زین دکتۆری ڤێتەنەریمان هەیە ئەتر جای دەکاتەوە دەیباتە لای وشکەکان مانگێک چاوەڕێ دەکەی 20 ڕۆژ دەزێ و دووبارەم دێنێتەوە ناو فرێشەکان ئێرە گروپی فرێشەکانە یەک شیردۆش دە ناوا بەشێ گاوداری دە هەیە جێ چل شیردوشان تێدایە ئەف شیردوشە ئۆتۆماتیک کار دکە و بڕێیا کۆمپیوتەران شیردوشێ و تەبا جێلان کۆنتڕۆل دکن هزار مترên دوجا ji roberê kelgehê bo çûtkarî hatiye terxankirin û hizar dûnemên din jî li dervey kelgehê bo çandinê ne. Genmeşamî û înce û genim di nava kelgeh û dervey kelgehê de ji bo alîkê çêlan diçînin. کاک دلێر ئەو خۆراکەی ئێمە ئەوەی ئێستا دەبینی Tamam. لە 5 جۆر ئایتم پێک هاتووە 5 جۆرن 5 جۆرە چ ناوایتمە ئایتمی یەکەمی سیلاجە سیلاج سیلاجە زوڕات Tamam. ئایتمی دومی وێنجەیە وێنجە سێم ئەبیژەمە فەردووکە گەلە حەژێتکەنە حەج دەکەن زۆر زۆر حەز دەکەن سێمی پوشی گەنمە پۆشی گەنم پوشی گەنم ئێمە پێی دەڵێن کا هیچ سێمی چوارەم علەفە ئەلەف علەفە علەفی کۆنسانتریت پێ دەڵێن Tamam. پێنجەمیشیان ئاوە بۆ ئەوەی تۆزی خواردنەکە شێدار بێت Tamam هەندێک شێدار بیت و هەروەها ئەم مانگایانە گروپ بۆ گروپ فەرق دەکات خواردنەوەوان ڕێژەی جودایە جودایە ئەو مانگایە زووتر بڵێن تازە زایوە خواردنێکی زیاتری دەدەێت ئەوەی کات دێ وشکە بەرنامەی دەگۆڕێ بەپێی تەمەنی بەپێ ڕێژەیان هینجت گۆڕن هەموو دەگۆڕێ باش هەمووش دەگۆڕێ باشە تێکەلکردنە وان یعنی ستاندەردت خوانە ستاندارد خۆیانە ها ئەو ئەندازیاری کشتتوکاڵ لێ ئەو ستاندارد ئەو خواردنە میکس ئەو خواردنە میکس دەکا و ڕێژەکانی دەداتێ لەو ئایتمە چەندێک لەو ئایتمە چەندێک لەو ئایتمە ئەس باوەرم زیدە ئەوان هینڤێری چێتکن هینڤێری بەرهەمتێنن خۆتان هەمووش خۆمان بەرهەمی دێنین سیلاج و وێنجە و هەمووش هی گەنمەکە هەمووی خۆمان بەرهەمی دێنین کارگه ji çar beşên serikî pêk dê beşê mast û mast aw beşê penîrê spî û curên din beşê lebne û beşê şîr وتوانیمانە کۆمەڵێکی زۆریش گەنج و خەڵکی فەلاح و ئەوانە بخێنە ئیشۆ چی لەوەی کە گەنمەشامیە چێنێ و لێکڕین کێرچیەوەی وێنجە ئەچێنێ و لێکڕینەوە ئێمە بەرهەمەکانیان لێکڕینەوە و چی ئەوەیشە کە کرێکارن و لە ناو کێڵگەکە ئیشەکەن چی ئەوەیش کە سایەقن چی ئەوەیش مندوو بن لە شارەکان توانیان لە پەخشی مەوادەکانمان بکەن بە مارکێت و بە شوێنەکانە و زۆر سپاسی ئیدارەی گەرمیان و دایرە ئێرە شەکەین کە زۆر هاوکارمان بوون لە دروستکردن و لە دانانی پرۆژەکەمان بۆەوەی کە ئیشەکانمان بچێت بەرەو پێش بڕوە و زۆر هاوکاریان کردین خاستن وزارەتی زراعە وەزیر زراعە بە تایبەت خۆی
زۆر هاوکارمان و زۆر پشتیوانمان بوو لەوەی بتوانین پرۆژەکە دابمەزرین. ڕۆژانە کارگەها شیرمەنیان 3 تۆنن ماستی، 2 تۆنن شیری، 200 کیلۆیان قەیماغ، 2 تۆنن پەنیر و 1 تۆنن لەبنە دروست دکەن. ڕۆژانە ڕۆژە 10 تۆن شیر واردە کارگاوێت. نمونە درێتە ئازمایشگا مختبەر مشکڵێکی نەبوو ئیجازەی پێن کە واردێ کارخانە بێت. تەواو کارگەلێکە لە مۆردە شیرەکۆ کاشی ئەنجام بێت بۆ پاسۆڕ و بۆ هێمەژن وابانە ئەنجامێ ڕوا بۆ قسمەتەلێکە گەرەکمانە بۆ پەنێرە بۆ ماسە بۆ دۆیە ئەمانە کولەن تەقسیم بەندیە کردێت. مختبەر تێ تستیەکە هیچ مشکڵێکی نەبوو تەولیدیەکەی. ڕۆژانە ئێمە توانایە تەولید ڕۆژە 6 تۆن تەولیدمان هەیە ولی لە حاڵە حاضرا 10 تۆن تا 12 تۆن تەولید دەکەین. 23 نەفەر نیرومان ئێمە هەیە لە یەک شیفتە کاریا. شیفتە کاریەکەمان ئێمە توانین بە 3 شیفت کارکەین تا 100 نەفەر نیرومان بێت. تەواو دەستگالێکە هەمانە کولەن ئۆتۆماتە کینێکمان کول لە دەستگاکانمان ئۆتۆماتە و تەولیدەکانمان بەم جۆرە ئەڕواتە بن. هێلن بەرەمهانینێ di nava kargehê de otomاتîk kar dikin. Her hêlekî ji wan çend karmend pirêve dibin. Bînenin bername Mêdîn Kurdistanê hînana şîrî bû nava kargehê de û beşê beremênanê di çend qonaqeka diçe. Yekem şit embarekê li derve heye ku dikare 20 tonin şîrî hel bigire. Piştî beşê taqîgehê û kê gulopa kes pê kir û hemû tiştek hate destnîşankirin ka wê çi madekî ji wî şîrî durist be diçe çend qonaqeka. Qonaqa yekem ji radbijnê spratör ku ev qonaqaneye wê çewriyet nav şîrî da jê ra destnîşan bike ka bû çi bê tevkarine. Nimuneka basît ez ê şwe rabêjim. Şîrê heye em dikirin nava markete da. Şîrê bê rûne teman demê de şîrê ku nîmçe rûn tê de heye an ku çewrî tê de heye û şîrê ful çewrî an ku dûn tê de an ku ji radbijnê kamil desem. Taqîgeh destnîşan ke pirevî amîrê ew çewriyê ji nav tîne derê. Qonaqa duwem piştî evê ew jî bijne homojînoz. Ev amîrê hene ye. Ev amîre çi dike? Protîn û çewriya dikeyek. Ha ev mastê em li mal çê dikeyn sertî ser çê bet nava hiç kargehekê dunyayê de ew masa nayê te çekirin nîla eger rêgir tradisyonel yên klasîk nebin. Belê ev çi dike wî protînî wî çewrî dikeyek heta متجانس آنکو تجانس چه به و همو ببیک پیشتی اوه قناقه چه قناقه تعقیم کرنه جرات بجنه پاستورایز افا قناقانه بکتریای اتناوا اوی شیرا برژه که دکوجه ناهله پریا پلن گرماتی کو هفته و پنج پلن گرماتیه پیشتی الوان هر سه قناقه دا شیر درباز بو و بچه کور داره و بچه وان انبارین هنین مازن که هر یکی وانه نزدیکی 5 تونن شیری دوباره واتانکین ستانستیل ده هل دیگره بزانین هندی بوریک هندی آمیره که ناوا کارگین شیری ده کار بکن هموج ستانستیل تایبت به ماده خارنه و شیری هاتیه درست کردن اف آمیرن هنه و دوف ده و بلاف کن سر بش و قناق و برهمن خومالی یعنی سروشتی فرش جی شیری دن درست کنن تاقیگه جه بشن کوالیتی کنتروله روزانه تستن فیزیکی کیمیکی و مایکرو بیولوژی لسر شیرش بو کارگه ده و بر همین کارگه انجام داده. بلا خدا اره تاقیگه مروی فرما او شیره که لکالگه با من دید لیره تستی بوده کن تستی کیمیایی بوده کن فیزیایی بوده کن مایکرو بیولوژی بوده کن و کیمیایی کنش پروتین فاتا لاکتوزا ساڵتە ئەمانەی بۆدەکەین لەگەڵ فیزیاکانش تام و بۆن و ڕەنگ لەگەڵ پێچەکەی بۆ بەکتریۆلۆژیەکەش بۆ ئەوەی کە بڵێن دڵنیابووین لە بەکتریایەتیان نیە تایەتی ئەمانەی بۆ دەکەین و لە هەر قۆناغی کە دێت شیرەکە لە هەموو قۆناغێک تێسی بۆ دەکەین تا دەڕۆتە باسم. ئێمە لە پلانماندا هەیە کە بتوانین ئەم پرۆژەیە گەورە و گەورەتر بکەین بەڕاستی چونکە ئەو ڕێژە ئاژەڵە لە جێی طموحی ئێمەیان نییە لێرەشا پێویستمان بە حکوومەت هەیە هەم هاوکاریمان بکات هەم پارێزگاریشمان لێ بکات
پارێزگاری لە ڕووی ئەوە کە بتوانێت ئێمە ئەو بەرهەمانی کە هەمانە لە بازاڕەکانی کوردستانە ناوخۆیان زیاتر پەرە پێ بدرێت لەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن و لەگەڵ ئەوەشتا بتوانین هاوکاریمان بکات لە ڕێگەی ئەو دابینکردنی ئالیات و کەرەستەی کشتتوکاڵی بۆ پرۆژەکانمان چونکە بەڕاستی ئەم پرۆژانە پێویستێکی زۆریان بە ئالیات و بە کەرەستەی کشتتوکاڵی هەیە بەداخەوە لە وڵاتی خۆشمانە لە عێراقی بەکشتی بڵێن ئەو کەرەستانەی کە زۆر دەگمەنن یعنی زۆر بە کەمی هاوردە ئەکرێن ئەوە پێویستە لە ڕێگەی حکوومەت و دەستگاکانی سەربەدەوڵەتەوە بتوانین ئاوردە بکرێت ئێمە بتوانین بەکاری بێنین لە پرۆژەکەمان. یەکەم شێت بۆ شانازیە بۆ شارەکەی ئێمە کە ئێستا کارگە و شتی زۆر تایە بەڵام کە زیاد بکرێ کەلار شوێنێکە کە لە تقریبن زۆر ناسراوە لە عێراق لە هەموو شوێنەکان زیاتر ناسراوە و زیاتریش ئەناسرێ ئەگە کارگەکانمان زیاتر بکرێت لەبەرەوەی ئێمە منتەقەمان استراتیژیە لەگەڵ ئێران و لەگەڵ بەغدا و لەگەڵ کوردستانیش تقریبن ناوەندین ینی مەوادمان بۆ هەموو شوێنێک ئەڕوات نزیکە لێمان بۆ لە هەموو شوێنێکیش مەوادمان بۆ بێ هەر نزیکە لێمان ینی کارگە بوونی کارگە لێرە توانایەکی زۆر باش ئەداتە بۆەوەی کە هەلی کار زۆر بڕاستێنێ هەر شوێنێکیش هەلی کاری زۆر تیابێ خەڵکەکەیشی ئیشی باشترە بێت و حرەکەی پارە و حرەکەی بازار باشترەکە. دروستبوونا کارگان و هاندانا بازرگانên kelar û germiyan ji bo kertê pîşesazî ev yek pêşveçûna bajarî ye. Mirwarî Farm yek ji wan projeyên serkeftiye li kelar û kariye handana cûtyaran bike ji bo çandinê û gavdariyê. Ev jî Made in Kurdistan e.